دەیان ڕۆژنامەنووس و مامۆستا و چالاگوانی مەدەنی بادینان لەسەر ئازادی ڕادەربڕین و داواکردنی مافی هاوڵاتیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە فەرمانی پارتی دەستگیر کراون و دوور لە هەموو پرەنسیپ و بەها ئینسانیەکان بە تۆمەتی هەڵبەسترا و خراونەتە زیندانەوە و بەشێکی زۆریان دوای تێپەڕبوونی چەندین مانگ هێشتا دادگایی نەکراون و دۆسیەکانیان یەکلا نەکراوەتەوە. حیزبی دەسەڵاتداری بادینان بۆ کەپکردنی دەنجی ئازاد و ناڕزایی هاوڵاتیان سیاسەتێکی ترساندن و تۆقاندنیان گرتوۆتە بەر و چاودێری ورد و چڕی خستۆتە سەر هاوڵاتیان و ڕێگە بە هیچ گردبوونەوە و ناڕزایەتیەک نادات. تەنانەت چاودێری خستۆتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەر کەسێک ڕەخنە بگرێت ڕوبەڕووی دەستگیرکردن دەبێتەوە. ئەم ترس و تۆقاندنە لە خۆپشاندانەکانی مانگی دەی ساڵی 2009ەوە کە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان بۆ داواکردنی موچە خۆپشاندانیان کرد درێژەی هەیە. تا ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە نزیکەی 100 ڕۆژنامەنووس و چالاگوان با تۆمەتی هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی دەستگیر کراون و لەژێر لێدان و ئەشکەنجەدا تۆمەتی جۆراوجۆریان بۆ دروستکراوە و چەندین دەستگیرکراویش بەبێ دادگایکردن ماونەتەوە و ڕێگە نادرێ پارێزەر و کەسوکارەکانیان بیان بینن. زیندانیانی شیلاتزێ کە لە زیندانەکانی ئاسایشدان ماوەی 36 ڕۆژەمانیان گرتووە و بەهۆی بێهیوابوونیان لە یەکلابوونەوەی دۆسیەکانیان وەسێتنامەیان بۆ کەسوکارەکانیان نووسیوە، دیارترین نمونەی ئەو سەدانگیراوانن کە ژیانیان لە مەترسیدایە. ڕۆژنامەنووسێکی بادینان کە لە ترسی دەستگیرکردن هەڵهاتووە دەڵێت پارتی هەموو ڕێگەیەکی ترس و تۆقاندنی گرتووەتە بەر و ناوچەکەی کردووە بە زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسان و چالاگوانان. دەژڵێت پارتی دیموکراتی کوردستان ڕێگەش بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نادات بە دوواداچوون بۆ ڕەوشی دەستگیرکراوانی بادینان بکەن بۆ ئەوەی ڕادەی ئەو پێشێلکاریانە نەگاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە لە گرتوخانەکاندا بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت. بەوتەی ئەو ڕۆژنامەنووسە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە ئەسنووری دەسەڵاتی پارتی بۆ تاجێی ڕەخنەی ڕێکخراوەکانی تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری و مافی مرۆڤ و زیانی بەناوبانگی هەرێمی کوردستان گەیاندووە.